ئەوەی زیاتر لە نیو سەدەیە سیاسیەکان درزی تێدەخەن نەخۆشیەکەی بارین پڕی دەکاتەوە. ماوەی چەند هەفتەیەکە بڵاوبوونەوەی وێنەی یەکێک لە هاندرانی یانی نەورۆز کە منداڵێکی تەمەن 7 ساڵە و گیرۆدەیە بەدەست نەخۆشی لاوازی سیەکانیەوە سەرتاپای شەقامی وەرزشی هەرێمی کوردستانی داپۆشیوە. هەر بۆیە هەموو یانەکانی هەرێمی کوردستان لە زاخۆ و دوهۆک و هەولێر و سلێمانی دەنگی خۆیان خستووەتە پاڵیەک و دەیانەوێ هاوکاری بارین بکەن. یانەی زاخۆ، یانەی دوهۆک، یانەی هەولێر کەمپینیان بەڕێ خست و پارەیان بۆ بارینکۆ کردەوە و دەیانەوێت ژیانی بۆ بگەڕێنەوە. یانەی شێروانەی کەلاریش بڕیاری داوە سپەینێ سندوقی کۆمەک بۆ بارین دابنێت. دایکی بارین و باوکی بارین قسەیان بۆ 1964 کردووە. ئەوان باس لەوە دەکەن حەز دەکەن منداڵەکەی ئەوانیش وەکو منداڵانی دیکە لە یاریگادا بەبێ بڵی ئۆکسزین ئامادە بێت. تەنانەت باوکی بارین باس لەوە دەکات کە زۆرێک لە خەڵکی بۆ دەمەوە هاتنی بارین وەرزش دۆستیش نەبوون و حەزیشیان بە بینینی یاریەکان نەکردووە، بەڵام هاتوون بۆ یاریگا و هاوکاری بارینیان کردووە. بۆیە لە دوای بینینی ئەم دیمەنانە و ئەو کەمپینانی کە بۆ بارین کراون، وەرزش تەنها بریتی نییە لە تۆمارکردنی گۆڵ و بردنەوە، لایەنە مرۆیەکەی وەرزش دیوی ڕاستەقینەی وەرزشە.